والله خواتان لێ بەهاتینەوە لاتان لە یاریەکی خۆشی یاری ڕینبۆ سیکس بە پلەی ستیشن 5 یاریتان بۆ ئەکەین. ئێستاش با بڕۆینە جەمع با یەکەم جار دەستمان گەرم بکەین بڕۆینە ناو ئەم یاریەوانێ ئەگەر ئەتانەوێت دەستان گەرمکەن لەم یاریە دەستان گەرمکەن با خەڵکی تیان ببێت نەبێت خەڵکی تیانە بێت ئەگەر ویستان خۆتان دەستان گێرمکەن وەرنە ئەم یاریەوانە بەجدی جەمەعەت یاریەکە من بەلەدەی ئەمێ زۆر خۆشە خەتیش نەبێ ئەتوانی یاری پێکەی ئەمە خەتیش نەبێت بەس ئەبێ پڵەسە نەبێت ناتوانانی یاری پێ بکەین. ئێستا جەمەعەت من بەڕای خۆم ئەمە کامەیە باشە کامە باشە ئەمەکەی زۆر باشم باڕای من ئەمە باشم ئەمە دەکەن جەمەعەت یەکەم یاریمە بەمە یاریەکەی بزانین چۆنە باشە با یاریکەین جەمەعەت لە قاتی سەرەوەن باشە لە قاتی سەرەوەن با بڕنە سەقاتی سەرەوە بەخوا باشە یەکسەر لە بەردەمانی شاری بایمینەوەزانی لێرە خوانن باشی هاوەرەوەرە خوا باشە یەکسەرم ڕیڤای یەکسەمیان نینەکە اینجا زانیمە بۆچی باشە یار ڕاتوو بۆ ماکرد جارێکە ئەمانەکەین ڤیلیجەوەی کەشیان ڤیلیجە باش جا بەکشە بڕۆین هەلە خۆی ئەمەراکی تەشی لێ جەمە بۆسەوە بێنە دەی بڕۆ دەی village هلا نقول فيه والله يا جماعة لا كوست مان بتبلي بخو مان بي دبلين بس والله يا جماعة أنا يا رجاني بوتم كمبيوترين بكمبيوترين جماعات بويكاين بس بو دز راحتن بو دز گرم کردن پێشەوەی بڕۆی تەیاریەوە باقچەم کە وەرە بۆ ئەمە وەرم بۆ ئەمە زۆر باشە هەر زۆر لە عەقڵانیە جەماعات جامە قەڵاش یەکەم دەردەمان ئەمە ئیڤێنتی بۆ هاو زێنتێکی بۆ هاو یەکەمجا قەڵای تیان نەبوو دیفاعی تیان نەبوو هەر هین بووی هەر هجووم بووی دیفاعی تیان نەبوو نەیەکردی بە دیفاع ئیڤێنتێکی بۆ هاو ئێستا توانێت بڕیتە دیفاع و
هینیش دوای ئەم ڕاوەندە چین وابزان بۆ هین دوانی کەش خوا باش بوو دێکسە بڕ ئەوە و ئیناری چم و مەش و ئێختا جەماعەت هەر 5 seconds to go. جەماعەت Located a bomb. Make your way to its location and defuse it. I see. All friendly. ئای بابا وەڵی هەردووکمان مردین خڕەومان نەبینیم جڵی باش ئۆکی بێنێت جەماعەت بەڕای خۆم بە ئەوەکەین اینجا وەکوونێ بکەین بۆ ڕەشە و زۆر زۆر خۆشە جەماعەت فەرستی Bomb location Some kind. compromised. Plan accordingly. پور بیکڕ دەبین جەماعەت مازانی بۆ چێوانی کە ناسامە کامێرانی یەکەم جا من خۆم نازانی مە کامێرانی دیمان ئەمە کەیکێ 10 بۆمبەڵ seconds نایە after insertion. بۆمبەکە دەبێت 5 seconds. لی بۆمبەکە ئەگرێتەوەنێ Op بەخۆی 4 has تەقێنێت located a bomb. Be ready for hostile action. بەخواج لێرە خۆمان خلاص جماعة سريكة خريج بوش Mission failed. All friendlies have been neutralized. ليش هو إيمي بيني بس بيمضي جماعة السير ليش هو إيمي بيني لا بينا جاي بيمي Bomb location compromised. Plan accordingly.
10 seconds to insertion. 5 seconds left. Bomb located by Op 4. أكبرني. جد أسكن. Op 4 eliminated. Mission successful. Round button rounding. الجمال هي دودين آخر راوند يا جماعة. آخر راوند بس هيك شيء طبعا مجرد أواني مجرد وما بولا بيرين شتيز سورس باش. مرينا صار سكين Drone has located a bomb. المرتي كاميرا أعلى براون خارم لازم أتبع عليه وبينه وبين بودرجاك سوبات وخوارو جماعة ما بظن خوشة سأقولسنا خوشة شو نلاقي نبغى زوج وقولسنا خوشة Insertion in 10 seconds. دي نفر معنا بيني 5 seconds to insertion. ما بيني كاكا شو نضرب You've located a bomb. Make your way to its برا location خطي and defuse it. برا خطي برا باش باش شو هذا Op 4 eliminated all friendlies.
یا زۆر باشە با لێرەی ڤیدۆکە کۆتایی ببینیم بەخواتان.